ئەوە تەواوە برا ئەوە گۆرانی ناوجی کلاس و ڕەنج ڕۆڤەرە نەیدا بۆ ناو جێبیش باشە خۆمان جێبمانێ برا عیبی چییە یاڵا یاڵا ئەوە تووتنی منە یاڵا حەمەی مام عەبدوڵڵا ئەو گۆرانی بە تایبەتی بۆ مام فەریق و شێخ سەلام هەنارەی هەساران سەڵامیان لێبێت شيخ سلام هذا شيخ ابن الشيخ يلا 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 زيكو جاهنا هنا او نارسنا نالك بصازك الجوان يريك هكذا دليدا بهاري شبايزة زردي وخزان يداو هنياد الخوشي من توي دنا خوشي من باوا دزانم لمن زياتر دلد لجين شكاوا دزانم توش وكومن فرميسك الزور رجاو اي بسرقون ايشوان الدا دنكا دنكا تكاوا هاتم بمخم خورد بخاهي شو تكاوة اي ساوي رشد بزارية اقلي مني تقداوة خوز قلبا وشدا الشويك زصدم دماوة بدايما نقي قلبي بكسات ملمبر جاوة وهذا شكر دوما فكرو وشم نماوة شكر دوما فكروا وشم نماوة أنا متمنى كنزياب فشتم وكبير سماوة أيام شودن قمال ديانا ملاي حمي مام عبدالله أو قراني يفود اليم دوش مني تقلاوة أي دلي أو بندي بليا بسر لو زو تساوى صلاو لما فريق مامي من التاماوة صلاو للشيخ سلام صلاو لو شرف ياوا ناو باقي يا سايتي لدنيا دقي داوا ناو باقي يا سايتي لدنيا دقي داوا تا يستا وقدو برا بشتي يشان برد داوا اي تا يستا وقدو برا بشتي يشان برد داوا امنش اواي دليم باوازو حلاوة زور كز هاتو تبينيان بدستي بطال قراوة ويستي يودوان اليكا ويستي يودوان اليكا تامينا بدنياوة بلام وقت برادجين هزار صلاو لو ناوة ناو باقي آسايتيان لدنيا يبلاوة بوكاني شوي دلي بوكاني شوي دلي يك أو تساوة يك أو تساوة Anybody
کاری تەمامم ئای بەبێ تۆ لەو ژینە بم بەبێ تۆ لەو ژینە بم وەڵا مەرگی حرامم بەبێ تۆ لەو ژینە بم ئەمن مەرگی حرامم پێشکەشم بە چاوت ئەمن شعر و ئیلهامم ئای ئەو گۆرانیەی بۆ دەڵێم با پێم نەڵێ نەفامم ئەو گۆرانیەی بۆ دەڵێم با پێم نەڵێ نەفامم سەڵاو لەو شێرە پیاوە بچووش شەخ سەلامم بەتایبەت بۆ شێرە کوڕا بچووش شەخ سەلامم مام فەریقیش لەلایەک هەردەم بووە بە مامم ئەی مام فەریقیش لەلایەک هەردەم بووە بە مامم هەردەم لە خزمەتیاندام یانی کاری تەمامم هەردەم لە خزمەتیاندا خۆم و شعر و ئیلهامم خۆشی پێشوو بوو بەزاری ئاسانیەوە بەهار و هاوینیش و پاییز بەزستانیەوە ئای مانگو هەفتەی تاڵی بوون بە گەشت ڕۆژەکانیەوە خاچی کوردستانیشمان بە ئێش و بەژانیەوە ئای گەرچی هەرگیری خەم بوو بەدەست نەیارانیەوە دەردێک بە ناوی کۆڕۆنا هاتە خاکی جوانیەوە سرای هیوایە و خەڵکە دای ساک و ژانیەوە ئای دەردێک ڕژانێ و خاک دەردێک ڕژانێ و خاکی شار و دەیەکانیەوە ئای خوڕپەی خستە نێو دڵی شیژ و لاوەکانیەوە شای و خۆشی تەواو بوو بە بەند و گۆرانیەوە ئەی خاک بەسەرم ئای خەڵکی کوردستانەکەم کەوتە سەرگەردانیەوە وەرن دەست بە دوعابین لای خوای میهرەبانیەوە دوور خاتەوە و دەرنا لە خەڵکی جیهانیەوە ئەوی زیکۆ بەگەشتی نەهیدا بە کاکە بارزانیەوە ئەی ئەو گۆرانیەی بۆ دڵێم بەستە و گۆرانیەوە ئاوات ناوی دەخاتە ناو گشعرەکانیەوە بۆ حەمەی مام عەبدوڵڵا وا دێڵم لە شانیەوە مام فەریق دەدوێرم بەخۆ و دۆستەکانیەوە سەڵاو لە شێخ سەلام سەڵاو لە شێخ سەلام بە بەند و گۆرانیەوە هەردەم وەکوو برایەک مامم دێتە شانیەوە ئای خودایە لێشان نەکەی نەکەونە سەرگەردانیەوە خودایە لێشان نەکەی نەکەونە سەرگەردانیەوە هەردەم وەک برا دەژین هەردەم وەک برا دەژین هەر ناڵێم جودانیەوە نیوەی خەڵکی کوردستان هەر حەسوودە بە ئێوە یەشان وەکو ڕەوەزە یەشان وەگرت کەیچێوە خودایە لێشان نەکەی دەبۆکانی بیڵێوە بارزان جوانی لێ دەدا وازی کۆستانیەوە بارزان جوانی لێ دەدا لە شانی بۆکانیەوە
خۆشم دەوێ ئەوەندە وەسفی تۆ تێکەڵاوی شعر و ئاواز و بەندە بەسەر هاتی من و تۆ باسی خەزێ و سیامەندە بمبەخشە عازیزەکەم گەر باست دەکەم یەندە دەزانم ئەو دڵی تۆش بەدەست ئەم دڵەوە پەندە سەڵاو لە مام فەریق لە تۆوە سەد ئەوەندە سەڵاو لە مام فەریق لە تۆوە سەد ئەوەندە شێخ سەلامە نارەی دێڵێم ئەم شعر و بەندە ئەوانە زۆر پیاون ئەوانە زۆر پیاون بە شەوکەت و بەسەندە کوڕی پیاوم خۆش دەوێ و نەحلەت لە پیاوی گەندە